بەناوی خوای بەخشندە و میهرەبان من عیمران ئەمیر خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی تۆ بە دیدنی ئێوە شاد بوومەوە. ئەمڕۆژ لە نێو شاری هەولێرم و دەمهەوێ بچم تاوتوێی تەوەرێک لەگەڵ هاوڵاتیان بکەم، ئەویش لەوانەیە هەمومان ڕۆژێ ئەو تەوەرەیەمان لای خۆمان باس کرده بێت، ئەویش خۆزگەیە. دەچین بزانین هاوڵاتیانی شاری هەولێر خۆزگە بەچی دەخوازن، حەزەکەن چ شتێکیان هەبێ. هەمومان لە ژیانمان خۆزگە و ئاواتمان هەیە، بەڵام زۆر جار خۆزگە بە شتێک دەخوازین کە نیمانە، قەدری ئەو شتانەش نازانین کە ئێستا هەمانە. بۆی ئەمڕۆ من دەمهەوێ لەنێو هاوڵاتیان بم و خۆزگەکانی ئەوان بۆ ئێوە بگوازمەوە و بزانین بۆچی قەدری ئێستامان نازانین کە تێیداین. من تاوتوێی تەوەری خۆزگە لەگەڵ هاوڵاتیان دەکەم، ئێوەش بینەرمان بن، دوور مەکەونەوە. خۆزگە بۆی دەخوازم خێر و بێری ئەو وڵاتەی شتێک بێتە جیرفانم، خێر و بێری ئەو وڵاتەی شتێک لی بخۆم. خۆزگە خوازتیە بەس ئامانجم هیچ شتێک نەبووە، بەس پارەت نەبی لە وڵاتی ئەتو ئینسان ئیسابنی لەگەڵ ڕێزم. حتا مرنێ خۆزیان منە هەندەیە و بەری ئاز بمرم دایک و بابێ من ڕازی بوو. تۆ من تۆزێک ناساغم هیوایەتم لەش ساقیە. تۆکو گەنجێک خۆزگە بەچی دەخوازی؟ ئیدی وەکو جارامان لێبێتەوە وەزع خۆش بیتن، ئیدی کێشەی قەیرانە و شتانە نەمینێ لە کوردستان و تەندروستیش ساغمان هەبێتن و ئەو شتانە. ئەوان هەموو خۆزگێتونە؟ بەڵێ. پێشووتر خۆشتر بوو لە ئێستاکە؟ طبعاً. ئێستا موچە نییە، کار نییە، کەسابەت نییە، ئیدی جاران زۆر خۆشتر بوو لە ئێستا. باشە. پێدوا بوو ئەو کاتی ئێمە قەدری ئەو کاتە خۆشانە ئەو کاتە باشانەمان دەزانیان ئینسان بۆ خۆزگە بە شتێک دەخوازی کە نیەتی قەدری ئەو شتانە نازانی کە هەیەی. ئەو کات قەدرمان نەدەزانی، هەر لێ ژۆمان لێیان. خۆمان قەدریمان نەزانین لۆی ئاوامە بسەدا قەدریمان نەزانی وایە. ئەدیەگەی پێدوانیە لە ئێستاش خراپتر بیت پێویستە قەدری ئێستاش بزانی؟ طبعاً دەبی ئینسان شکری بە هەموو شتێکی. لە ژیان حەزەکەی چیت هەبێت؟ وەڵڵی چ بکەن؟ خۆزگە بە چ دەخوازی؟ وەڵام شوشمان هەبی، کارمان هەبی، معاش باش بی. سەکارت نییە؟ بەڕێ وەڵا لە شارەوانیمە. ئارەوە. چ خۆزگێشکت هەیە وەکو خۆت؟ وەڵا خۆزگە دنیا خۆش وەزە خۆش بێ و عالم وەزعی باش بی، کار و کەسابەت باش بی. خەمی هەموو خەڵکی خەمی تۆیە وانە؟ وەڵا هەموو خەڵگەرێ وەڵا عالم فەقیر وی عالم فەقیرە. معاشتان کوێن گوێستاکە و کارمەندەش؟ الحەمدلله باشە باش. معاشتان دێت ئێستا لەکەت؟ باش. چاک بووە؟ وەڵێ باشە دەدەن. باشە. خەڵک لۆ خۆزگە بە شتێک دەخوازی کە نیەتی، لۆ ڕێز لەو شتان ناگری کە ئێستا هەیتی. وەڵی سوالمەوە ملەتەکە بخۆی وەزعەکەی وایە. زروفەکە ئەوانە شتێ مەسەن دەتەوێت دیت هەیە بێ مەسەڵەن وەزعت باش دەبی ئەتوو چ شتێک لە ژیانت هەیە زۆرت خۆش دەوێت قەت حەز ناکەی لە دەستی بدەیت؟ وەڵا هەموو خەڵکی شغل منداڵی خۆی خۆش دەوێت خەڵکی خۆی کچ و کوڕەکەم هەیە بەڵێ. خۆشت دەوێت؟ ئەچکو کەسێ ئەو لە زەرج خۆی خۆش نایە؟ وەڵای من پێم وایە کە سێ جەرجی خۆی خۆش ناوێت. هەموو خۆشم دەوێت هەیە هەیە بێزەمیر هەیە. بێزەمیرە لە خۆی ناترسێ. لە بەرنامەکەی پێشەوەش باسم کرد منداڵێکی کچکیان فڕێدا بووە دیێگەوە خۆشەویستی ناوەڵەوە زەمین نییە. خۆزگە بەچی دەخوازی؟ والله خۆزگە زۆر شت هەیە یعنی ئەنی بۆ نمونە یەکێک لەوانەیە کە تۆ خۆزگەی پێ بخوازی. والله خۆزگە بە هەبوونیە خۆم. بە هەبوونی؟ ئارە وەڵا هەبوونی بای هەموو شتێکە ئەیوانە سە تۆ هەبوون بیت و دڵت خۆش بێ ناڵێ خۆزگە هەبوون بوومایە ئەیوانە بۆ فەقیرەڵێ خۆزگە هەبوون بامە و دەوڵەمەندی ژەڵێ خۆزگەم بەدڵی هەژارێ ئەمە جێ لێ بۆوانە کاکە دۆڵەمەند هەموو شتێک بەدڵی خۆی ناکە وانە بەڵام فەقیر هەموو شتێکە کاکە فەقیر هەر فەقیرە حتا هەر فەقیر بە فەقیر هەرێمێنێتەوە. پێت وایە هەتا هەر فەقیر بێ؟ وەڵای من قەنەعەتم هەیە تا ئەمرم فەقیرە بم. هەر کرێکاری و کاسبکاری وەر فەقیر نابیت. ئیشەکەی دێستاکە؟ ئارە وەڵا وەتی خۆمە ناسمەر خەریکە ئیش و کەسابەت بوومە. تا ئێستا هیچە دیارە؟ وەڵای بەس زگم دیارە.
ئارە وەڵارێ خۆیت و ماڵم ناڵی پێ بەخێوە گوییت ئەوە دەرەوە بۆ ناو بازار ئەگاتە مەغریب بەڕۆیتەوە بۆ ماڵ بەیانی دی دەگاتە مەغریب بۆ ماڵ کاسبەوە ئیشە ژیانێکی دووبارە هەموو ڕۆژەوە کومڕەوایە باشە بۆ ئێمە بەردەوام خۆزگە بە شتێک دەخوازین کەنیمانە بۆ ئێستاکە ئەلحەمدولىلا لاشەیەکی تەندروستە هەیە ئەوە لە هەمووی گرنگترە بە تایبەت بۆ تۆ کە کرێکاری بۆ شکرانە بژێری ئەوانە نەبین کە ئێستا هەمانە وەڵای من شکر بۆ خوایە کە ساغم ئەگەر ساغ نەبوومایە چیم کردایە ئەیوانی خۆی بە شەرامشی ساغ بوو سەلامەت بێ بای هەموو شتێکە بووی بێگومان پێویستە ئاگامان لە تەندروستی خۆشمان حتمەن تەندروستی پێش هەموو شتێکەوەیە واتە گەورەترین خۆزگەی تۆ گەر بڵێم چێت دەڵێ چییە وەڵای من ئەڵم خۆزگەم گەورەترین خۆزگەی من هەبوونی بووایە ئینشاءالله هەبوو نەبی ئینشاءالله ژیانەش تاقیەکەیتەوە بەڕاستی مەمنونتانم خۆزگە بۆی دەخوازم خێر و بێری ئەو وڵاتەی شتێک بێتە جیرفانم خێر و بێری ئەو وڵاتەی شتێک لی بخۆم خۆزگەم خواستیە بەس ئامانجم هیچ شتێک نەبووە ئەسپارەت نەبی لە وڵاتی ئەتو ئینسان ئیسابنی لەگەڵ ڕێزم حتا مرنێ خۆزیان منە هەندەیە و بەری ئەس بمرم دایک و بابێ من ڕازی بوو تۆ من تۆزێک ناساغم هیوایەتم لەش ساقیە ربع على برقنا ربعه نصبين ربعه يعني لسبيني او ربع دبر كذا اري والله لسبيني ايش انا لو ايش نكرديا لا والله ايش ما نكرديا بس لسبيني هزار دوز ما باكديا سبيني انا حتى ساعه ليريتو سبيني ساعه سندي حتى ساعه صار ليره انا بيت ليره انا ايش نيا انا خاله ايش نيا اري والله كسنا على مكتبي هنا لا والله لا سيكون لبرتي مكتب زيش والله لبي معاشي لبر اوي بابد معاش شوار دايري لا والله بابد سيج دكا بابا مش ايش خانو تجدقاتن انقو كستان بريانا لا اتو مكتبين بزيشتيا اري والله لبرتي مكتب بزيش لا والله لبي معاشي يعني لبا وزعي مكتب بزيش بوليسيان بويتو وليك اديتو دو اديتو سي ادو لبوليسيان بزيش والله دوب من دوبوي اري والله هموتان مكتبتان بزيشت والله معاشنا بونا خارج باشا هموتان خوزقه بس دخوازن خوزقه بس دخوازي والله خوزقه بدولة مذبام هجاري نبا رزيل نبان خلق رزيل نبا اري والله اتخوزقه بس دخوازي والله عم رقبك شخصيه اديتو والله عم هذا شخصيه بینەران و بیسەرانی خۆشەویست ئەوەی ئەیبینن کۆمەڵە مێر منداڵن کە هەمویان قوتابخانەیان جێهێشتووە و لە منداڵیەوە خۆزگە بە دەوڵەمەندی دەخوازن لەبەرەوەی ئێستا کە ژیانی هەژاریان تاقی کردوتەوە کە بزانین ناخۆ ژیانێکی چەند زەحمەت و پیاکردنی پارە چەند ئازاریان دەدا بەداخەوە کە ئەو دیمەنەیەم بینی و ئەو دیمەنەیە هەمووتان ڕۆژانە لە نێو بازاڕەکان بەرچاوتانەکەوێ و بەشێک لەوانەیە کە دوانمان زۆریان خۆزگە بە تەندروستیەکی باش و بەداخەوە بە دەوڵەمەندی و بە هەبوونی دەخوازن من هە لە نێو ئەو بازاڕا بم و لەگەڵ ئەو خەڵکەیە بەردەوام دەبم و ئێوەش بینەرمان بن خۆزگە بە چیە خوازی خۆزگە بە چیە خوازم لە ژیانە خۆزگە بە چیە خوازی وەڵای یەکەم شت خۆزگە ئەخوازم خوا لێمان ڕازی بێت گرنگترین شتەوە لایەمەوە دوای ئەوەش بتوانین ئەو مناڵانەی کە خوا پێداوین بتوانین بە جوانی پەروەردەکەین و ئەو ژیانی ماوانە بەسەر بەرزی بەسەری بەرین دادا تۆ خۆزگە بە چیە خوازی وڵی میش هەر هەمان ڕای ئەومە خۆزگە بەو شتا خوازم کە عیلەیەکی هەر بڵێن ڕێکین تا ئێساش لەخوا بە زیاد بێ بەختەوەر بین خۆزگە بەو شتا خوازم کە وڵاتەکەمان هەنێشتی تایەتیایی نەمینێت بۆ نمونە کولتوری ئێستا تۆ چاپێکوتن لەگەڵ ئەو مناڵە هەژارانەیە کرد یعنی ئەو شتە نەمینێت شتێ بەرنمەیەکی بۆ دابدرێ خۆزگە بۆ شتانە زۆرە خوازم خۆزگە بە چاکبوونیم کۆمەلگایە دەخوازم بەڵێ بەدڵنیایەوە باشە بۆ ئێمە زیاتر خۆزگە بە شتێک دەخوازین کە نیمانە ینی قەدری و شتانە نازانین کە ئێستامانە بۆ نمونە دایما ڕواە تۆ ئێتەرا شتێکت هەبێ ئێستا بۆ نمونە من سیارەکە مۆدی 2015 یاڵم تەمە ناکەم 2010 دەبێ ئەمە جۆرەکە لەبێ قەناعەتی یعنی قەناعەتمان کەمە ینی زیاتر ئەوە مەسەلەکە ئەی لە داوای ئەو شتاکە کە نیت ئەو هەروە جاومە شتێکی باشە
خۆی یەکشت پێ بڵم نا باش نییە بەو شێوێ بەڵام بۆ خراپەش نییە ینی تۆ ئەوەی هەبێ بەر لەسەر ئەوەندە دایمە حەزگەی هەڵوی زیادر هەبێ قیچیەکە هەرچەند زیادر هەبێ بەس لە ڕێگەی شەرعی و ئاساییە باشە بەس بۆ ئێمە باسیەوە ناکەین سوپاسی خوا بکەین کە ئێستا تەندروستیمان باشە ینی من یەک لە گەنجێکم دوان وتی خۆزگە بۆ دەخوازم بەس تەندروستی بگەڕێتەوە جاری جارە ئەنی ئێمە قەدری ئەم شتانە نازانی کە ئێستامان ئەگە پێشتر پرسیارە لێ بکردایە ئەوەی ناوت پێشوی نەخۆشکەوێت خۆشی توام ناوت منیش سوپاس بەخوا زۆر دەستم بە وەختێک نەخۆشەکەەوە ما بڵێن ئەڵێ یعنی تەمە ناکەم بەس ئەم جا بە چاک بوومەوە هەروایە ئەو شتە ئەخوازی کە نیتە ئێمە بەعام قەدری شتەکان نازانین هەرە باشە دادت تۆ پێت وایە هۆکارچێکە خۆزگە بەو شتانە خوازین کە نیمانە قەدری ئەو شتانە نازانین کە ئێستا ئەمانە قەناعەتمان کەمە بەڵێ قەناعەتمان کەمە پێویستە ئێمە گرنگی بەو شتانە بدەین کە ئێستا هەمانە بۆ نمونە تۆ باسی بەختەوەری خێزانێک کرد بەڵێ ئەی چۆن هەموو شتێک خۆی لە بەختەوەریەوە دەست پێکات هەموو شتێک لە عایلەی بەختەوەرەوە دەست پێکات خۆزگە بۆی دەخوازم خێر و بێری ئەو وڵاتەی شتێک بێتە جیرفانم خێر و بێری ئەو وڵاتەی شتێک لی بخۆم خۆزگە خواستیە بەس ئامانجم هیچ شتێک نەبووە بەس پارەت نەبی لە وڵاتی ئەتو ئینسان ئیسابنی لەگەڵ ڕێزم حتا مرنێ خۆزیان منە هەندەیە و بەری ئاز بمرم دایک و بابێ من ڕازی بم تۆ من تۆزێک ناساغم هیوایەتم لەش ساقیە ئێوە وەکو دوو گەنج وە بەت هەیبەت تۆ خۆزگە بە چییە خوازی ئەز حتا مرنێ خۆزیان منە هەندەیە و بەری ئاز بمرم دایک و بابێ من ڕازی بن یعنی بڕێزا دایک و بابێ خۆ ئاز بمرم ئەوە وەکو شخصی باشە چ خۆزگەیەکت هەیە بۆ تەواوی گەلی کوردستانیان بۆ تەواوی میلەتی کوردستان بۆ تەواوی هاوڕێکانت حەز لێ ئەوان چۆن بن یان نیشتیمانەکەمان چۆن بێت نسبەت هەموو میلەتێکی و هەمووی نەتەوەکی طبعا مرۆ خۆزیە خۆشگوزەرانیت خوازیت خۆزیە سەربلندیت خوازیت ئەمەکی کورد ڕاستی هەتانوی کە ئەم نەگەشتینە وێ خۆزیە ئەمە باپیرێمە و پێشی باپیرێمە خواستی خۆزگەی دەخوازی ئەتۆ شتێ ببینی کە باپیر و یعنی ئەوانەی تو ئاواتیان بووە بێگومان ئەم خۆزیە پێێندێت خوازیین کویەوە بۆوان هاتیە دی کو ئەگەر بۆ مەژنێتە دی بۆ کوڕێت مە بۆ ناوێت مەبێتە دی ئەم خۆزیە پێێن ئەو هەواڵێت و خۆزگە بچخوازی سایدا خۆزیە متنەیەک تشتە ئاس پێشی بمرم مدەوڵەتە خۆ کوردی دیتەوە تنێ پێشی بمرم مدەوڵەتە کوردی دیتەوە ئەوە تاکە خۆزیە منە و ئەگەر پێناو دەوڵەتێدا مرۆ شەهیدجی بیتن ئینسان یعنی گیانی خۆشی بەختکەتن زۆر بەختەوەریە زۆر سەرفرازیە بۆ ئینسانە چونکی دێناوی مرۆی چتە مێژووەکێدا چتە دیرۆکێکێدا کە نەویێتمە یعنی کوڕێتمە دل پشتیمە یادەوەی خۆشی و یادەوەی سەرفرازیەکەنەوە یعنی خۆزیان مرۆی تنێ ئەوە بیتن و نیشتیمانێکە سەر بخۆ مرۆی هەبیتن خۆزیێکی شخصیت هەیە شخصیژی خۆزی ئەو من تنێ ئەوەیە ئاس مەریەت عزیزت خۆ نەبینم تنێ ببینم ساغ و سەلامەتیەوان یعنی بۆ نمونە ببینم ئاس پێشی دایکە خۆ بمرم نەکو ئاس کەمەتان درێژە بێ باشە بۆ ئێمە قەدری ئەو شتانە نازانین کە ئێستا هەمانە بۆ نمونە کۆمەڵە شت هەیە تۆ قوتابیت بەێ بۆ ئێمە قەدری ئەو شتانە نازانین کە ئێستا هەمانە ئێستا تازە منداڵێکم دوان گوتی خۆزگە بچمەوە قوتابخانە خودی ڕاستی بخۆ سەمە گەنجە ئەگەر ئەم بین و سا وزی خۆ سەتاقا خۆشۆڵکەین ئەم گوێ خۆ نەدەینە دەوروبەری خۆ دەوروبەرێمە تاسیریل مە نەکەتن ئەم شەوڵا خوب درستی بکەین خۆزیێت مەخر دەهێنەدی خۆزی چیە ئامانزەکەتە تو دێ مەرحەلەکە وەکی بێژی نمووێدا بۆ خۆدانەی تو دێ ئەو تااقات ئەلگەنجاتی هەیە تو دێ بۆ سەرفکەی طبعا مرۆکە گەنجی نەکەتن زۆر زەحمەتە مرۆ پشتی وێ هێزا هەی کولدەست خوب دەتن زارەکە دی بگەیتێ و خۆزی نهات نەدینژی ئەوەیە مرۆ لێرەش گەلە وەکی ڕەخنە بۆ مرۆیتێن وەکو بۆ نمونە نکەتووەکی کاری ڕۆژنامەگەری ڕەنگە ڕۆژانە چەندین ڕەخنە ئاراستەیتە ببنەوە چەندین گلەی بۆتە بێن ئەگەر تو بێت گوێ خوب دەوی هەمشتانە تو نەشی کاری خوب سەرکەوتوی
بینەجی بێگومان باشە تۆ تەندروستی چۆنە الحەمدولله دایک و باوکت ماوە الحەمدولله سپاس بۆ خوددا عزیزانە زۆربە لە دەورە ماون الحەمدولله باشە بۆ ئێمە قدری ئەو شتانە نازانین و بەردەوام خۆزگە بە شتێک دەخوازین کە نیمانە خۆی ئینسان کە دروست کراوە زۆر شتی هەن بۆ نمونەیەکێک لەو شتانەی کە هەیەی ئەوەیە بۆ نمونەوەرە قانونێکی بەسەردا بسەپێنە زۆر پێی ناخۆشە زۆر پێی ناخۆشە مرۆڤیش هەمیشە دوای ئەوەی کە شتێکی لە دەست ئەچێ شتێکی لە کیس ئەچێ خۆزگەی بۆ ئەخوازێ نەخیر وەرە خۆزگەی بۆ نەخوازە ئەوت لە دەست ڕووی هەر رب العالمین پێمان ئەڵێتن ئینە مع العسر یسرا فإن مع العسر یسرا بێگومان دیارە ئەگەر ئەو شتت لە دەستوو شتێکی باشترت بۆ ئامادەکراوە کەواتە لێرەدا پێویستە ئێمە خۆزگە نەخوازین پێویستە ئێمە ئامانجی گەورەترمان هەبێت کە نەگەیشتین بە ئامانجەکەمان پێویستە ڕێگای ئامانجەکەمان بگۆڕین تەنیا ڕێگەکەی بگۆڕین واتە لێرەدا خۆزگە لەسەر ئامانجەکەمان بەردەوام بین تەنها بەڵام بۆ نمونە زۆر جار وتومە ئاراستەی ئەو ڕێگانەی کە ئەدگەێنن بە خوددا زۆرن بەڵام ڕێگایەکیان سیرات المستەقیمە بەڵام لێرەدا ئەو ڕێگایی کە ئەدگەێنتە ئامانجەکەت ئەو ڕێگات کە ئەدگەێنتە ئامانجەکەت چییە؟ ئەوەیە کە ڕێگایەکی ڕاستە بەڵام لەوانەیە لەو ڕێگایدا تو زۆر بربەستە بن زۆر ئیستعلامات لەسەر ئەم ڕێگا بن بۆیە لە ئامانجەکەت پاشگەست مەبەوە هەتاکو بەیانی و دوو بەیانی خۆزگەی بۆ بخوازی بەڵکو لەبری ئەمە ڕێگاکەی بگۆڕە ئەم ڕێگا زۆر پرزگە و زۆر ئیستعلاماتی لەسەر ڕێگان ڕێگایەکی تر هەڵبژێرە ڕێگایەکی ئاسانتر ڕێگایەکی ڕوونتر ئامانجێکی جوان و یعنی ئامانجێکی واکە لەگەر واقعی ژیانی تۆ بگونجیت ئەگەر وێندش بۆ زێدە بکەین هەموو ئامانجێک ئەگەر بازنێ بەکی بێژین واقعی دەرنەچیت واقعەتی دەرنەچیتن مرۆ ئیمان بخودێ هەبیت ئیمان بخودێ هەبیتن و جهدە بۆ سەرفکەت و هەوڵ بدات ئەو ئامانجە دەیتە دی لامەحالە بەس ئێمە پشتمان بەخوا ببەستین و هەوڵ بدەیت هەبیت و هەوڵ بدەی ماندی ببی چکە هیچ شتێک بێ ماندی بوون دەست ناهێت شتێکی خۆزگەی پێدەخوازی کە ئەو شتە ئێستا هەیە نەبوو بێ یان خۆزگەک لە ژیانی خۆت هەبێت خۆزگە چی ینی عزمان لێ خۆش بیدنیە و تەندروستیت کۆمامە والله الحەمدلله ناوەندە باش نییە زۆر باش دەبی ئینشاءڵڵا خۆزگە بە تەندروستێکی باش ناخوازی بەرێ وەڵا دیکو خۆزگەی شکت هەیە زیاتر لە ژیان حەز دەکەی یعنی شتێکی ژیانچی عزمان لێ مەسەلەن ئێستا جێشۆکی کنە خۆمان گوندی خۆمان بەجیمان نێشتیە ئێستا عزمان لێ بگەڕێنەوەێن دەری پێمان خۆشترە باشە من ئەو شتێم زۆر جێ لێ دەبی لەبەر چ خەڵک حەزی لێ بگەڕێتەوە گوندی لێرە بێزار بوو بێ ئیشی و بێ هەموو شتێک ئەدی ئەوەیە گوندەکان ئیش باشترە ئەنی هەز دەکەی لە گوندەکان لە گوندەکان بیارکوی هەبێت و مەجبوری سەر هیچ نی ئیش و کاری خۆت دەتوانانی بکەیتوێ کرێتینی بۆ نمونە طبعا چەند ساڵە گوندت بەجێشتە وڵا چەند ساڵە تقریبان جارە گەڕینەوە دیسان هەراتینەوە دیسان هاتینەوەشی داعش و معاش هاتنەوە نهاتن خەڵکی گوندەچی شاف لای خوارگوێ بەیاز دەچیلەوە ئەرێ داعش گرتووی گوندیەوە ئەرێ وڵا ئێستاش مەترسی هەیە على ساز بە قسان بەس نازانم جەوەیە گوندی بەخوای کەس نەگەڕای توێشتن خۆزگە بەوەی دەخوازیەوە بگەڕێەوە گوندێتەوە وا زۆر یعنی ئێستا پێم لەسەر قەراتێش خۆشترە ئەوەندە پێ خۆشە لەو گوندێ گەورەوەی ئەدیدە مەحەمەدکنە ماخەر بابرین منتەقەشی دەوزیە و شتانەیە گەلە خۆشە زۆر خۆشە لە وەکی گوندەکانی کەنیە باشە مامە لۆ خەڵکی ئێمە زیاتر خۆزگە بە شتێک دەخوازی کەنیتی ینی خۆزگە بەوەی ناخۆیان ڕێز لەو شتەی ناگری کە ئێستا هەیتی ئەخرەمە قەدیم ڕێزمان هەتە لە عەردی خۆشمان نەدەگرت ئێستا دەزانین مەسەلەن قیمەتی عەرد و گوند و قسەی قەدیم و ئەو تشتانە هەردەم ئێستا خەرک هەر نازانی بشدوێ زۆری هەیە هەر نازانی قسانیش بکە هەمووی لە دوو فەیسبوک و نازانم چوو ئەو شتانەیە خۆوە لەو شتێکی متقەدیمە بەس هەیە گەمەشی پێ دەکا خۆ ئەو لە هەندێنی بۆچی تەلەفۆن بابرین زۆر تشتەیە مەسەلەن ئێستاوە بەچاک و خراپ بە بەکاری بینەوە زۆر طبعا نازانینەوە بەکارهێنانی وایە چما یعنی هەیە گاڵتەی بە خەرک دەکا بەو ئەوەیە دەست خۆش بێ هیوام وایە خۆزگەکەت بێتە جێ و گوندەکەتان ئارام بێتەوە بگەڕێەوە گوندەکەی خۆش ئینشاءڵڵا ئینشاءڵڵا خوا بەدەوت بڕۆن یا ڕەبی دەست خۆزگە
خۆزگە بۆی دەخوازم خێر و بێری ئەو وڵاتەی شتێک بێتە جیرفانم خێر و بێری ئەو وڵاتەی شتێک لی بخۆم خۆزگەم خواستیە بەس ئامانجم هیچ شتێک نەبووە بەس پارەت نەبی لە وڵاتی ئەتو ئینسان ئیسابنی لەگەڵ ڕێزم حتا مرنێ خۆزیان منە هەندەیە و بەری ئاز بمرم دایک و بابێ من ڕازی بوو تۆ من تۆزێک ناساغم هیوایەتم لەش ساغیە خۆزگەم خواستیە بەس ئامانجم هیچ شتێک نەبووە ژیان هەبی بەسە بەڕای من لێرە بەڕای خۆزکە نایەتە جی ینی باشە شتێشکە پارەت هەبی هەموو شتێک دێتە دی بەس پارەت نەبی لە وڵاتی ئەتو ئینسان ئیسابنی لەگەڵ ڕێزم لەگەڵ هەموو کەسە لێرە مەرجی پارەیە بۆ بەدەهێنانی خۆزگەکە نەوەدی ژیان وایە باشە لۆ ئێمە خۆزگە بە شتێک دەخوازیین کە نیمانە نی زۆر جار خۆزگە بە شتێک دەخوازیم و ئەو شتانێکی ئێستا هەمانە قەدریان نازانی ئینسانیت هەمووی وایە بەخۆی ئێستاکە لە نمونە ئەگەر ئەمن کەم ئەندام بم ئەوجە خۆزگەم بۆ ئەندامەی دەخوازم کە نیتم بەڵام ئەگەر هەم بوو یعنی خۆزگەی بۆ ناخوازم کە نیەتی خۆزگەی بۆ دەخوازیتن بەڵام لەگەڵ ڕێزم ئێستا زۆر شت بوویتە پارە ئەگەرە تو پارەت نەبوو لەوانەیە هەر ناتوانین لە ماڵەوەش بێ دەرە ئەو های لە هاتیێژیان ژیان بوویتە ژیانێکی مادیگەری بەتاکیت ئەتۆی گەنج هەستە بە شتە کردووە ئێستاکە هەڵحان ئەگەر ئەم ئێستا کە پارەم نەبی دەبی هەموو ڕۆژی بە یەک جل بێمە دەرە ئەو جلەکەەوەم بیت پارەی جلە شتکەشم نابی باشە پێویست ناکە ئێمە قەدری ئەو شتانە بزانین کە ئێستا هەمانە بۆ نمونە باسی کەم ئەندامیت کرد زۆر شتی ترەیە کە خەڵک لەوانەیە خۆزگەی بە ئێستای تۆ بخوازێ پێویستە ئێمە قەدری ئێستاشمان بزانێت هەن بەس ئەگەر خوا شتەکەت بەسەر بێنیتنەوە لە دەسەڵاتی مرۆڤ نییە لە ڕووی مادی بەس لە ڕۆی زۆر شتی کە ئێستاکە لە نمونە ئەمن ئەوڕۆ 5,000م لە بەڕچیە دەتوانم یعنی کو بڵێ دەستی پێوە بگرم و ئەوڕۆ 1,200 سەرف کەم لۆ بەیانی تۆی سێدانە چتکەم پێما بیتن ئەوی تر سەرف کەم نەک ئەوڕۆ هەمووی سەرف کەم و بەیانیش دەستم بەتاڵ بێت ژیانێکی خۆش و هەموو گەنجانی کوردستان خازدانانی ئێمە تەڵەبانی لە زانکو دەخوێنین هیوایەتمان تەخەڕجە و دامەزرین لە شوێنێک و هەموو هیوایەتی گەنجانی کوردستانەوە بە شوێنێک بدەمەزرێن و ئێستا تەماشا بگەین زۆربەی کەسان نانی زانکۆ تەوا دەکەن تەخەڕج دەکەن دامەزراندن نییە ئەمانش هیوایەتێکی تر بێئومێدیەکە ئەمە بۆ تەڵەبەکان تۆکو خوێندکارێکی زانکۆ خۆزگەدەوەیە زانکۆکە بە سەرکەوتوی تەواوکەیت و لە شوێنێک دامەزرێن باڵێ بەڵام هێش نانی براکم هەیە تەخەڕجی کردی ئەمە 5 ساڵە شێشدا باسی دامەزراندنیش نییە کردووە ئەم شتانی تۆ ئەو شتانە ینی ئەو برایەت تۆی بێ هیوا کردووە بە هیوام نەکردووە هەموو کاتێک پاڵپشتیم کردیە کو بخوێنم بەڵام ئەم شتانەژی ینی هەر تەواویش دەکەین بە هیوایەتیشین باشە تۆی گەنجێکەوە نەخۆز و جوان تۆ هیوا چیە واللهی خۆزگەکێت خۆزگەیەکت هەیە زیاتر وەکو هەموو گەنجێک وڵی هیوا خوازیین خۆش بژین ئیدی ئێستا ئەمە لە کوردستان ئەژین ساڵی 2009 کەوتنە 2009 لەمان تێپەڕان بەڵام هەستەکەم لە کوردستان ژیان هەر وەکو خۆیەتی هیچ لای گەنج هیچ ژیان هیچ مانایەش نەماوە بەجددی لەبەرەوەی کۆمەرێک دەردەسەری بۆ گەنج پێیا بووە لە ئەمڕۆدا پێویستە ئەم نەهامەتیانە لەسەر گەنج لابرێ ئەم نەهامەتیانش چۆن لەسەر گەنج لاچن کاتێک کە کۆمەلگە و حکوومەتیش هاوکار بێ بۆ گەنج هەلی کار بۆ گەنج بڕەخسێنێ ئیدی وەکو ئەو برادەرم گوتی سەیداگیت کە لە دهۆ کاتووە ئێستا لێرە لە زانکۆیەکی بەرز ئەخوێنێ دوای 4 سار کە تەخەروجەکە ناخۆشە بچێ لە ژۆر دابنیشی و هیچ کار و کەسابەتێکی نەبێ خۆش ئەوەیە کە زانکۆت تەواو کرد نەچی تۆ لە ماڵدا نیشی ئیشێک بکەیت وەکو ژیانی خۆت بەدەستی خۆت بنیاد بنیت بەڵام ئیدی ئەمە هەستەکەم لە کوردستان ئەمە بۆ گەنج نەڕەخساوە کە بتوانێت بەخۆی بژێ ژیانی خۆی دەبێ ئەگەر گەنج بۆ خۆش بێ ژیانی خۆی دابین بکە بەڵام دەبێ هاوکاریشی هەبێ لەلایەن حکوومەت و کۆمەلگاشەوە دووەکی وەزعیتە چۆنەگە داخلی الحەمدولیلا گەلێک باشە نەفتەنە نفت ناوەڵانینە نفت بەس الحەمدولیلا کارە بۆ باشە لە هەولێر کارە بۆ ڕئیسیە باشە سپلێت و تشت گەلێک باشن شوێنەکە تەرتیب خودی کارە بۆ دووکێ گەلێک نەباشە ڕئیسی نەباشە ینی
6 ساعتانی بەڵێ هەربی لێ باشترە بۆشە بۆ ئەمە زیاتر ئاوات بە شتێک دەخوازیین کە نیمانە قەدری ئەو شتانە نازانین کە هەمانە ئێستاکە بۆ نمونە ئێمە ناڵین بادنی باخبم ناسۆرانی لە هەولێرین بابا هەولێری قسە بکەین بادینی قسە دەکەم شڵی بادینانم ئێفەتەوە بادینی قسە بکە باشە داکتمە بەڵێ بابیشمە بەڵێ قەت ئەو هیوایەت خواستە خوای گەورەوانت لێ نەسێننەوە هەموو کاتێک نانی حەز دەکەم من ئەو مردنی من ببینم من مردنی ئەویان بەچەوەی خۆ نەبینم ئینشاءالله ئەو دوعاش هەموو کاتێک دەکەم من ئەو مردنی منیان بینم من یا ئەویان نەبینم توێژ مراوە نابینی تو خۆزگە بەشتە خواستیە یعنی کە لە دەستی نەدەی ئێستا هەتە بۆ نمونە وەڵاهی ئیدی ئێمە ئێستا لە زانکۆین حەزەکەین کە زانکۆمان تەواو کرد ئەوە ئەبیت بە 16 ساڵ ئەو 16 ساڵە بەهدەر نەڕوە بەهدەر ناخۆشە ئەتوو 16 ساڵ تەمەنت بۆ خوێندن دانەی وایاننا ئەگەر 16 ساڵی تەمەند بۆ شتێکی تر دابنەی لەوانەیە چەندی شتی در لەگەر بەدەست بهێنی بەڵام ئێمە تەنها خۆمان تەرخان کردووە تەمەنی خۆمان تەرخان کردووە لە پێ ناخوێندن ئەگەر ئەم تەمەنەشمان بەهدەر بڕوە 16 ساڵی خوێندن ئەگەر هیچمان دەست نەکەوێت دواتر ئەوە بەهدەر چووە 16 ساڵی تەمەنمان بەهدەر چووە هیوای سەرکەوتنتان بۆ خوازم من خۆشحاڵم کە دوو گەنجی زانکۆ ئاوا لێرە بینم و سرە ڕای هەموو ئەم قەیرانانە بەڵام لە خوێندنەکەیان بەردەوامن و هێشتان هیوای زۆرێکیان هەیە سەیدا قسەوێکی جوانی بۆ ئێمە وت وتی 5 ساڵە برایەکەم تەخەڕوجی کردی و تا ئێستاش تەعین نەبووە بەڵام بەردەوام هانی من دەدا کە بخوێنم بێ هیوای نەکردوم ئەمە هیوام وایە هەمومان هەردەم هیوا بدەینە دەور و بەرمان هیوای پێ ببەخشین نەک هیوا بڕی بکەین ڕاستە ئێستا کە کۆمەلگاکە ئێمە تووشی ئەو هەموو قەیرانە هاتووە بەڵام ناکرێ خوێندکارانی زانکۆمان ناکرێ قوتابیانمان ناکرێ منداڵانمان نیاڵم بچێتە خوێن و لە خوێندنی بجێڕینەوە مسپاسیەوە کەم بینەرانی خۆشەویست لەگەڵمان بمێنەوە من پەیامی زیاترتان بۆ دەگوازمەوە. خۆزگە بۆی دەخوازم خێر و بێری ئەو وڵاتەی شتێک بێتە جیرفانم خێر و بێری ئەو وڵاتەی شتێک لی بخۆم خۆزگە خواستیە بەس ئامانجم هیچ شتێک نەبووە بەس پارەت نەبی لە وڵاتی ئەتوو ئینسان ئیسابنی لەگەڵ ڕێزم حتا مرنێ خۆزیان منە هەندەیە و بەری ئاز بمرم دایک و بابێ من ڕازی تۆ من تۆزێک ناساغم هیوایەتم لەش ساقیە تۆکو گەنجێک خۆزگە بەچی دەخوازی لە ژیانم وەک گەنجە خۆزگە بۆی دەخوازم خێر و بێری ئەو وڵاتەی شتێک بێتە جیرفانم خێر و بێری ئەو وڵاتەی شتێک لی بخۆم نەک هەموو لۆ چەند کەسانێک بی ئاوات بۆی دەخوازم وڵاتەکەی خۆم بە ئازادی تێیدا بژیم ئاوات بۆی دەخوازم تۆ لە وڵاتی خۆت ئازادنی لە وڵاتی خۆم لە چەند شتێک ئازادنی مە نەخێر ئازادیەکەش لۆ چەند کەسانەکە لۆ هەلی فەقیری نییە بڕۆ لە وڵاتی دوو مستەوایە مستەوایەکی لێ بڵند بڵندا مستەوایەکی لە خوار خوارەیە نەتەعینات لۆوی دەبی نەدا مەزران لۆوی دەبی حتا دەچێ غورفەکی کن مدیرێکی ئەگە فەقیر بی لۆ نییە دەبی ساعتێک ڕاوەستی یەڵاگە ئیزداتە ژۆرێ بچی بیبینی هەر ئەوەی لە وڵاتە ئەوەی شتێکی بەدەستە خۆی وەک مەلیک فەیسەل دێتە پێش چاوی یعنی کە هەر بووە شتێک ئیدی فەقیری بەبیر نامینێ هیچ هەمووش ماوایە هەر کەس هەموو ماوایە دوورمە بینە بخۆشم ببمە باڵادە زۆم لێبێ ئەمە ئاواینە لەبەرچی کورد وایە لەبەرچی لەبەرچی وایە وەڵی لەبەروی وڵاتەکەی خۆی خۆش ناوی ئەوە لۆ دەسەلمەی وڵاتەکەی خۆی خۆش ناوی ئەمن یەک بەخۆم عەف وڵاتم کردیا شەش عەف وڵاتم کردیا لە وڵاتە چی بووم چکلێتەکەم خوا فڕم دەعاردی پێشەش هاوڵاتی ئەو وڵاتی هاتن ئیهانەیان کردم دەستیان خۆش بی فەرمو ئەلێرکانە دەرێدای دێ کورە تێکدا هەمووی هەر لە تێکدانە یعنی کەسمان ئەو وڵاتەمان خۆش نایە میدیاکان تەلەڤیزۆنەکان هەمووی فێرە عیزبایەتی دەکا خۆ هیچی فێرە وڵات خۆشەویستم ناکە هەمووی فێرە عیزبایەتی دەکا هەمووی فێرت دەکا و عیزبەی ویت خۆش بێ فێرت ناکە وڵات خۆش بێ هیچ میدیاکارێک فێرە کوردایەتیم ناکە هەمووی فێرە عیزبایەتیم دەکا بابە عیزبایەتی تا عیزبایەتی 100 ساڵە دامەزرایە بەس کوردایەتی 2000 ساڵە هەیە ئەمگۆ کوردایەتیان لە بیرێمە بردەوە هەموو میدیاکارەکان واتە پێویستە ئەنتیما لەگەڵ ویمدانە واتە پێویستە ئێستا ئەمە ئەنتیمای
وڵاتی ئینتیمای دەوڵەت بوون ئینتیمای کوردایەتی لای خۆمان بچەسپێنی ئەوە پێت وایە خۆزگەی بەشێک لە ئێمە دێنێتە جی ینی کوتێ ینی ئەگەر بێت و ئەمە هەستی نیشتیمان پەروەری لۆمان دروست بی خۆزگەیەکەی تۆ دێتە جی بەڵێ دەزای خۆتەوە چیت کردێت دەزانین لای خۆم دەزانین لۆ هەموو تاکە چکور لۆ هەموو گەنجەک لۆ هەموو ئەو مڕایقانەی تازە پێڕادەگەن ڕجای خواتان لێ دەکەن میدیا کارەکان ئەو کەسەی لە وڵاتی شتێکی بەدەستە تو خوا ئەوانە فێرە عیزباتی مەکەن فێرە کوردایەتیان کەن لە ڕای ئەو خوای کەس فێرە عیزباتی نەکە فێرە کوردایەتی بکەن ئینسانەکە ئەگە کوردایەتی هەستی کوردایەتی لۆ دروست بوو وڵاتی خۆش دەوێ و ینی کەس بنێ بۆ باڵا دەستە چ لە وڵاتەی هەست ینی هەست بە شتێک دەکە کە ئەو وڵاتە ئیویە ئێستا ینی هەست بۆی ناکە هەر هەست بۆی دەکە کە بێتە جیرفانی ئیدی حەقی لە کەسکە نییە بەس ئەگە کوردی خۆشویست وڵاتەکەی خۆی خۆشویست ئیدی خەمی هەموو چاردەورەکەیتی هەست بە معاناتیان دەکە هەست بە هەموو شتێک دەکە واتە هەست دەکەی لەو هەرێمە ئەگەر بێت و لە دایرەیەک لە حەزبەکەی ئەو بی ئیشت باشتر لەوەی بڕوا لەوەی کە تو کورد بی ئیشت باشتر بڕوا ئەوە لە ساڵی 2009 بابم گوتیان وەرە لەسەر ئەوەی دامەزرێ لەسەر بیرێ ینی ببتە عەرەسی بیرێ هەموو شتێکمان بڕاندەوە ئەو کاتی نازام بە ئەوەش پەخش بی ئەو کاتی معاشەکە نازام 1970 چەند بوو تەبان ئەو قسەی دەکەم ڕەنگە لەسەر پارتی بشێتەوە بەس بە خۆشم پارتیمە پێشخۆشی پێش ناخۆش ئازادی لەسەر ئەوەی دامەزرێ بە 1970 هەموو شتێک بڕاو بەڵێ وەرت دەگرین ئاخی جا دەرێ بڕۆ تەسکەی ئیزبی بینە ینی لۆ دامەزراندنی بیرێت تەسکەی ئیزبی لۆ چییە ئەو تەسکەی ئیزبێت چ وەکو حکومی بەڵێ وەکو حکومی ژیانی ئێمە بۆتە تەسکیە حزبی تەسکیە حزبی هەموو شتێک ئێستا دامەزراندن لە دەست ئیزبەکانە ئیزبەکانیش ئەتوو لایەنگری ئەو ئیزبەی نەبی حەدت نییە و لۆ نییە دادمەزرێنی ئەو وڵاتە ئاوایە ئیدی ینی وڵاتە دەخوازی آخر حتا ئێوارە هیوای بخوازم هیوایەکەم نایەتە دی قەت نایەتە دی هەزاری وەگنیشی ئەوەندە بێ هیوای لەبەر چۆن دەبێ هیوای لە وڵاتە وە خۆم بێ هیوان نیمە ینی من دەتانم تۆزێک بای خۆم جوولە جوونم هەیە دەتانم بای خۆم ینی خۆم بژێنم بەس چەند کەسانەکە لە من لە تەبەقەک لەم خواردترن ئەوان ناتان لە هەندێک ڕووەوە ژیانیان داوانتە بەڵێ سپاس بۆ کەناڵەکەش تۆکو گەنجێک لە ژیاندا چ خۆزگەیەکت هەیە یان خۆزگە بە چیە خوازی وڵی لای من گرنگترین شت تەندروستیەکە هیوایەتم چکە من تۆزێک ناساغم هیوایەتم لەش ساغیە لەش ساغ بم و هیوای تریشم ئەوەیە کە ژیانێکی مرتاح بەسەر بەرم یعنی محتاجی کەس نەبم ئەو هیوایەتیان ئەو خۆزگەی ئێستاکە کاتەی تەندروستیەکی باش لە پاشەوەی کە تەندروستی تێکچەوە خۆزگەیت بۆ دروست و یان هە لە دێرین زمانەوە تەندروستی لای تۆ گرنگ بووە پێشتر کە لەش ساغ بووم نابیرم لێ نەدەکردەوە بەڵام کە نەخۆش کەوتمە زە قەدری لەش ساغیز باشە بۆ خەڵکی ئێمە قەدری ئەو شتانە نازانی کە ئێستا هەیتی بەردەوام خۆزگە بە شتێک دەخوازی کە نیەتی وڵی بڵێم چۆژەمێتەوە سەر کەسەکان هەموو کەسێک وانە بەڵام بەپێی کەسەکان دەگۆڕدرێ تەندروستی تۆ هەست بە گرنگی تەندروستی دەکەی ئێستاکە ئەن ئەگەر تەندروستێکی باشتە بە هیچ نەخۆشیێکت نەبێت بەڵێ چکە تەندروستی زۆر گرینگە لە ڕووی شەڕعی شۆ پێغمبەر سەڵ سەلەم دەفەرمێت دوو شتێ خەڵک زۆر لێ بێ ئاگان یەک لەش ساغی دووەمیش کاتێکی بەتاڵ کە مەسەرەن هەیە کاتی بەتاڵی زۆرە بەڵام نازانێت و کاتی بەچ بە سەربەری ئەو دوو شتە زۆر گرنگە لە بۆ ئینسان ئەگەر بتوانی بە شێوەیەکی جوان بەکاری بێنی ئەری بەو کەسانێکی ئێستا تەندروستیان باشە پێیان دەڵێ قەدری و تەندروستیەتان بزانن و زۆر ئاگاداری خۆتان بێت ئارە وڵە بە هەمیان درەمانێک کە لەش ساغن سوپاس خی گەورە بکەن کە لەش ساغی کردوون دسمەکی ساغ و سەلیمی پێبەخشیون چکە هەتا نەخۆش نەکەون قەدری لەش ساغی نازان بینەران و بیسەرانی خۆشەویست ئەوی گوێبستی بوون پامی خەڵکی شاری هەولێر بوو و هەر یەکێکمان دواند و خۆزگەیەکی جیای هەبوو لە سەرم زەمینەیە هەبوو خۆزگەیەوەی دەخواست کە تەندروستی چاک بێت و هەبوو خۆزگەیەوەی دەخواست کە مەرگی ئەزیزانی نەبێنێت گرنگترین شت هەبوو خۆزگەیەوەی دەخواست کە خی پەروەردیگار لێ ڕازی بێت من بەم ئەندازە گەشتما کۆتای ئەڵلقەیەم جارەی بەرنامەی پەیامی تۆ هیوام وایە ئێوەش بێگومان هەرێکێک خۆزگەیەکتان هەیە و هەوڵ بۆ خۆزگەکەتان بدەن هەوڵ و تێکۆشانی بۆ بکەن و پشتان بەخوای پەروەردیگار قایم بێ دڵنیا بن خۆزگەکەتان دێتە جێ کاتی بەرنامەم تەواو بوو خوا حافیز بوونتان لێ یەکەم هیوام وایە ئێوە لەسەر خۆزگەکانتان بەردەوام بن و هەوڵ بۆ خۆزگەکانتان بدەن
تاڵقەیەکی تر و تەوەرێکی تر و بەرنمەیەکی تر لە شارە جوانەکەی هەولێر بە ئەوەی خۆشەوی شاد دەبمەوە سڵاو و ڕێزی عیمرانی پێشکەشکار و ئاباسی کامێرەمانتان ئاڕاستە دەکەم بەم ئەندازەیە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لە دڵ.